دەزگای مۆسادی ئیسرائیلی چۆن و بۆ دامەزرا. محمود دەروێش شاعری بەناوبانگی فەڵەستین لە خۆشەویستی کچێکی جوولەکەدا دەڵێت خۆشم دەوێت بێگوێدانە هۆزەکەم و شارەکەم و کۆت و زنجیری کولتور دەترسم هەمووان بفرۆشم دواتریش تۆ من بفرۆشیت و بەناومێدی بگەڕێمەوە. دواتر بۆی دەرکەوت ئەو کچە سیخوڕە و سەر بە دەستگای نهێنی مۆساد کاتێک زانی بەناومێدیەوە وتی ئێستا هەز دەکەم جارێکی تر نیشتیمانەکەم داگیر کرا. مۆساد ئەو تارمایەی بە دوای هەمووانەوەیە. ئایا ئەمە گەورەکردنی دەستگای مۆسادە یان ڕاستی؟ ئەم راپۆرتە دەیەوێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. لە ساڵی 1970 بەپێی پەیمانی بلفۆر بەریتانیا بڕیاریدا بە دامەزراندنی دەوڵەتێک بۆ جووەکان. لە مانگی ئەیلولی ساڵی 1929 ژمارەیەکی زۆر لە جووەکان لە ئاراستە جیاجیەکانەوە بە بەرگی ڕەش و بە تەوراتەوە بەرەو دیواری نودبە لە ئۆرشەلیم کەوتنەڕێ بە مەبەستی کۆبوونەوە و ئەنجامدانی سروتە ئاینیەکان، چونکە ئەو دیوارە بۆ ئەوان پیرۆز بوو. عەرەبەکانی فەڵەستین دوای هەستکردنیان بە مەترسی لە ماڵەکانی خۆیان هاتنە دەر و بە ئاراستەی ئەوان ڕۆیشتن. لە کاتی ئەنجامدانی سروتەکانیان هێرشیان کرد. ژمارەیەکی زۆر لەو تێک هەڵچوونەدا بریندار بوون. جووەکان هەستیان بە ناڕەزایەتی عەرەبەکان کردبوو، بەڵام بیریان لە هێرشێکی لەو شێوەیە نەکردبەوە. ئەو کاتە یەکێک لە پیاوە ئاینیەکان وتی دەبێت ئەوەمان لە یاد بێت کە کتێبی تەورات ئامۆژگاریمان دەکات بۆ سەرکەوتن بەسەر دوژمناندا، بۆیە پێویستە ئاگاداری کردەوە و ڕەفتارەکانیان بین. ئەو دەقەی تەورات ئەوەمان لەسەر پێویست دەکات دەستگایەکی نهێنی و زانیاری دروست بکەین، هەمان ئەو شێوەیەی کە پاشا داود کردوێتی. لەو کاتەوە لە دوو ڕێگەوە هەوڵی وەرگرتنی زانیاریاندا. یەکەم، خۆیان کەسانی نهێنیان دەنارد بۆ ناو گروپەکانی عەرەب. دووەم، بەشێک لە عەرەبەکانیان بە پارە ڕازی کرد تا زانیاریەکانیان بۆ بگوازنەوە. دوای وەرگرتنی دەسەڵات لەلایەن هێتلەر لە ساڵی 1933 کۆچی جووەکان بەرەو فەڵەستین دەستی پێکرد. ئەو ساڵە 300,000 جوو کۆچیان کرد. دواتر عەرەبەکان بە شەڕ ویستیان ئەو زەویانە وەرگرنەوە کە بە جووەکانیان فرۆشت بوو. بەریتانیەکان هەوڵیاندا پێش بەو کارە بگرن. ساڵی 1936 راپەڕینی عەرەبەکان دژی بەریتانیا و جووەکان دەستی پێکرد، بەڵام بەریتانیەکان ئەو راپەڕینیان سەرکوت کرد. لەو کاتەدا یەکێک لە کەسایەتیەکانی جووتی تووڕەبوونی عەرەب گەرەنتی کراو نییە و پەیوەستە بەکاتەوە، بۆیە جووەکان بڕیاریاندا لە پاراستنی خۆیان پشت بە هیچ کەس نەبەستن. بۆ ئەو مەبەستە جووەکان پەیوەندیان کرد بە ناوەندی هاگانە کە تایبەت بوو بە پاراستنی بەرژەوەندی جووەکان. ساڵی 1942 دەیڤد بن گۆریەن و ئێسحاق ڕابین لە حەیفا کۆبوونەوە و پلانیان دانا بۆ گواستنەوەی سەرجەم ئەو جوانەی کە لە جەنگی نازیەکان ڕزگاریان ببوو. ساڵی 1945 هاگانە یەکەی تایبەت بەکڕینی چەکی دروست کرد. هەوڵیاندا بە هەر شێوازێک بێت چەک و تەقەمەنی بگەێننە ئیسرائیل. ساڵی 1946 دەیڤد بن گۆریەن دەستگا جیاوازەکانی جووی یەک خست. دوای بەریەککەوتنی گەورەی جووەکان و عەرەبەکان ئەمریکا ویستی ببێتە ناوبژیوان. ساڵی 1947 بەریتانیا بڕیاریدا فەڵەستین جێبهێڵێت و ئەو ناوچەیە بەهێزی نەتەوە یەکگرتووەکان بسپێرێت. ساڵی 1948 ئیسرائیلیەکان جەنگی سربەخۆییان لەگەڵ عەرەبەکان دەست پێ کرد. یەکەم ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل و عەرەبەکان ڕوویدا. بە هاوکاری دەستگا جاسووسیەکانیان ئیسرائیل توانی پلانی جەنگی ئوردون و میسر بزانێت. لەو جەنگەدا ئیسرائیل سەرکەوت. ساڵی 1949 بن گۆریەن وتی دەبێت دەستگای سەربازی و سیاسی لە یەکجیا بکرێنەوە و سربەخۆ بن و بە ئاگاداربوون لە یەک جوڵە بکەن. لەو کاتەدا بن گۆریەن بوو بە یەکەم سەرۆکوەزیران و 5 دەستەی نهێنی دروست کرد. لە 2 مانگی 3 ساڵی 1950 بن گۆریەن فەرمانیدا بە هەر 5 دەستگاکە تا لە نووسینگەکەی کۆ ببنەوە. لەوێ بڕیاری دامەزراندنی پەیمانگایەکیاندا بۆ هاوکاری بە ناوی ئامۆسات لێتێوم، دواتر وەک ناوی مۆساد مایەوە. مۆساد لە ڕووی بەڕێوەبەرێتیەوە کەوتە ژێر دەسەڵاتی وەزارەتی دەرەوە.
هەرچی دەستگای نهێنی شینبیت و دەستگای ئاسایشی ناوخۆ ئامان هەواڵگری سەربازی لەلایەن دەستگای هەواڵگری ئەفسەرانەوە بەڕێوە دەبرێت و لە هەر جۆڵەیەک مۆساد ئاگادار دەکەنەوە. بەپێی ئەو پەیماننامەی بنگۆریەن ساڵی 1950 دەستگای مۆساد دامەزراو ڕیۆڤن شیلۆواه بوو بە بەڕێوەبەری مۆساد. ساڵی 1961 پاپۆڕێکی گەورەیان لە مەغریبی عەرەبیەوە بەسەرنشینی جووەوە بە نهێنی گەیاندە ئیسرائیل. ساڵی 1966 مۆساد لە ڕێگەی فڕۆکەوانێکی مەسیحی عێراقی کە ناوی مونیر ڕۆڤا بوو فڕۆکەی میگ 21 رووسیان لە فڕۆکەخانەی عێراقەوە بەرەو تورکیا فڕاند. بە هاوکاری تورکیا و ئەمریکا فڕۆکەکەیان گەیاندە ئیسرائیل. ئەو پرۆسەیە بە 007 ناسراوە بە گەورەترین کردەی مۆساددا دەنرا لەو کاتەدا. ساڵی 1967 میسر و سووریا هێرشیان کردە سەر ئیسرائیل. لەم جەنگەدا کە ماوەی 6 ڕۆژی خایان ئیسرائیل توانی بەسەریاندا سەرکەوێت دوای ئەوەی هێزی ئاسمانی ئەوانی تێکشکە. لە مێژوودا ئەم جەنگە ناسراوە بە جەنگی 6 ڕۆژە. هەندێک لە ناو دەستە نهێنیەکانی ئیسرائیل و هەواڵگری مۆساد AL دەستەیەکی نهێنیە و لە ئەمریکا کار دەکات، تایبەتە بە کۆکردنەوەی زانیاری لە بواری ئابووری، زانستی و تەکنەلۆجی. ئامان دەستگای سەربازی ئیسرائیل، ERD دەستگای کاروباری دەرەوەی هێزی بەرگری ئیسرائیل، ئێرتس ئیسرائیل نیشتیمانی گەلی ئیسرائیل، مێمۆنا ناوی بەڕێوەبەری گشتی مۆسادە لە ناو دەستگاکە، شینبێت دەستگای ئاسایش پارێزی ناوخۆی ئیسرائیل، یاهلۆمین تیمی بەیەکەوە بەستنی مۆساد، مابووها زانیاریدەری غێرەجوو. دەستگای مۆساد بۆ هەر چالاکیە کە ئەنجامی دەدات لە ڕێگەی دەروون ناسێکەوە زانیاری لەسەر خاڵە بەهێز و لاوازەکانی ئەو کەسایەتیە کۆ دەکاتەوە، پاشان لیستی ئەو ڕەفتارانەی دووبارەیان دەکاتەوە لەگەڵ ئەو خواردنانی کە دەیخوات، بەشێکی زۆری کردارەکانی لەو ڕێگەیەوە ئەنجام دەدات. پارە و سێکس و بەرژەوەندی ئەو چەکانن کە بەردەوام پشتیان پێدەبەستێت لە هەواڵگریدا. لە ئێستادا یەکێک لە گەورەترین دەستگاکانی هەواڵگری جیهان مۆسادە. تەواوی دەستگا سیخوڕەکانی وڵاتان لەلایەن مۆسادەوە سیخوڕیان بەسەرەوە دەکرێت.